بەداخەوە لەم ئانوساتە و لەم کاتەدا کە ساڵی نوێی خوێندن دەست پێ دەکات مامۆستایان موچەی 3 مانگیان وەرنەگرتووە و لەم بۆنەیەدا بەداخەوە و لەم بۆنەیە و بەداخەوە لەم کاتەدا کە ساڵی نوێی خوێندن دەست پێ دەکاتن ئەم دۆخەی کە مامۆستایان تێکەوتون دۆخێکی نەهەموارە و تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەداخەوە بەم دۆخە سەختە داریات تێدەپەڕن بەهۆی ململانەی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم نەتواندراوە موچەخۆران و فەرمانبەران و مامۆستایان دابین بکرێتن. داواکارین گشت کۆسپ و گیرگرفت و ناتەواویەکانی بەردەم پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا چارەسەر بکرێ، داخوازێ یاسایی و ڕەواکانی مامۆستایان جێبەجێ بکرێت کە گرنگترینە لە ئێستادا لەم خاڵانی خوارە و خۆی دەبینێتەوە. خاڵی یەکەم کۆتایی بەم شەڕە دەرونیە بهێنرێت کە لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستاندا ماوەی 10 ساڵی تەواوە بەردەوامە. خاڵی دووەم بریاردەر بکرێ بۆ پلە بەرزکردنەوەی مامۆستایان و سەرجەم فەرمانبەران کە ئەمیشیان ماوەی 10 ساڵە بە زۆر یان بە زوڵم لە ئەم مافە لە مامۆستایان و لە فەرمانبەران زەوت کراوە. ئێمە لەم بۆنەیەدا لە کاتێکدا ئەم داواکاری ڕەوانە دەخەینە ڕوو بەڵێن بە مامۆستایانی خۆشەویست دەدەین کە لە هەموو لایەکمان بەیەکەوە هەموو جۆرە خەباتێکی شارستانی دەگرینە بەر بەگرتبوونەوە و خۆپیشاندان و هەر ڕێکارێکی تری شارستانی و مەدەنی لە پێناوی ماف و ژیانی شایستە بۆ مامۆستایان و پاراستنی ڕۆڵ و شکۆی ڕابەرانی پەروەردە و پێشکەسنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان.